میوانیم ئێوارەیەم موزیسیانێکە کارێکی جیاواز پێشکەش بە خوێندنگەکانە کات ئەویش دووبارە ژنینەوەی بەشێک لە ئاوازی نێو سرودە نیشتیمانیەکانە بۆ ئەوەی کە ڕێگەیەکی ئاسانتر بێت بۆ خوێندکاران کە بتوانن باشتر سرودە نیشتیمانیەکان بتوانن لەبەر بکەن وا لە نێو خوێندنگەکانە بێڵێنەوە گفتوگۆ کەم لەسەر نوێترین پرۆژەی بەڕێز ڕۆژ ئازاد کە بەڕێزیان موزیسیان و ئەم ئێوارەیە لە کورسات مەگەزین میوانن کاکڕۆژ سلااو لێبێ زۆر بەخێربەی سلااو لێبێ زۆر سپاس بۆ تۆ زۆر بەخێربەی زۆر سپاس بگومان موزیسیانان و هونەرمەندان هەمیشە بیرەوەکەنەوە کە کارێکی جیاواز بکەن بۆ ئەوەی کە مێژوویەکی جوانتر و تایبەتتر بێت بۆ قۆناغی مێژووی کارکردنی ئەوان پێم خۆشە بزان بیرۆکەی ئەم پرۆژەیە لە چێوە سەری هەڵا هەڵبەتم بۆ خۆم نزیکی 4 بۆ 5 ساڵ ئەبێ لە خوێندنگەکانە مامۆستام دیوانی میوزیک جا لەم چەند ساڵەیە دیقەتی ئەوم زۆرەیە کە کێشەیەکی سەرەکی لە خوێندنگاکانە بۆوانەی میوزیک نەبوونی منهەج و پەیڕە و پرۆگرامێکە بۆوانەکە و هەروەهان هەندێک میوزیک هەیە کە لە کاتی چالاکی و فستیڤالەکانە ضرورە هەبێ نییە لە هیچ مەکتەبێکە یعنی زیاتر لەمەوە سەری هەڵا زۆرینەی مەکتب مەسەرەن کە مامۆسایەکی میوزیکی هەیە مامۆسایە با بڵێن اختصاصی خۆی مەسەرەن ئامێری فلوتە ناتوانێت پیانۆ یاخود ئامێری کیبۆرد ئەسەفکە بۆیە لە کاتی چالاکی و شتەکانە کێشەیەکی زۆری بۆ دروستە بێت کە نازانێت چۆن بۆ نمونە سرودی عێراقی مناڵەکان بیڵێنەوە بە تەنیا فلوتێک بەز نییە مەسەرەن بۆم سرودە ئەبێ ئیقاع و ڕیتم و مەسەرەن ئەمانە هەبێ بۆیە وا بیرم کردەوە مەسەرەن ئەگەر ئیقاع و باگراوند شتەکان من دروستی کەمەوە بە ئامێری کیبۆرد ئاسانکاریەکی باشە بێ بۆ هەر خوێندنگەیەک چ با بڵێن ڕەوزە بێ خوێندنگە بێت چکە عادەتەن مەسەرەن سرودی عێراقی پشتێکی ها گشتیە بۆ هەموو چ ڕەوزە بێت چ مەکتەب بێ زیاتر لەمەوە بیرۆکەکە سەری هەڵا باشە ئەمە هیلاکێکی زۆری بێگومان بۆ تۆ دروست کردووە هەروە پێشکەشی تەواوی خوێندنگە و باخچەکانی سلێمانی ئەەکەیت بەڵێ هەروە هەڵبەتە عادەتەن ئیشە کە بزانی خزمەتێکە لەو بڕایەم یعنی لە بەرامبەر پێویست ناکە مەسەن چاوەڕێی هیچکەی چکە کە تۆ هەست بکەی بە تایبەت مۆسیقی بیان لە بوارێکی هونەریە کار بکەی ضرورە مەسەن جێ دەستێکە دیار بێ خۆ نابێ هەموو جارێ هەر چاوەڕی پاداشتێ بێ خۆش بێ مەسەن شتێ ببەخشی و هەروەها تاکە شتێک کە چۆنەڵی قورس بوو لەمەیە گونجاندنی ئەو شتانە بوو مەسەن عادەتەن سرودی نیشتیمانی حماسێکی زۆری ئەوێ بەڵام کاتێکە تۆ مناڵەگەینێم سرودە بڵێتەوە خۆ ئەم مناڵە بە هەستێکی مناڵی و لە دنیای مناڵی خۆیان ئەم سرودانەوە جا بۆیە کاتێک لە میوزیکەکە یعنی ئەبێ من یعنی هەوڵی ئەوم ماوە نە حماسە نیشتیمانەکە چۆنڵی لە دەست بەم نەهستە مناڵانەکە ون کەمتیایە چونکە ئەو شتە بێ وابێ مەسەلەن مناڵەکە هەز نەکا بۆ منە گۆرانێکی گەورانی بۆ ئەەکەیتە سەر و ئەیلێتەوە و کە کەسێکیش دوێ لێگرێ هەز نەکە مۆسیقای مناڵانە مەسەرەن هەستکا سرودێکی نیشتیمانیە لایەن چەند مناڵەکە وتراوە و نزیکی 3 بۆ 4 مانگم پێچووەتە هەموویم کرد نزیکی 14 سرودە بەپێی بیرکردنەوە لەوەی مەسەلەن ئێمە لە بۆنەکانە بۆ جەژنی نەورۆزمان هەیە مەسەلەن سەری ساڵمان هەیە هەموو پێنجشەمانە ڕۆژی ئاڵا هەیە هیچ ڕۆژێکی تایبەت هەیە ئاڵا هەموو پێنجشەمانە ئاڵا هەڵەگرێت سرودی عێراقی بەوترێ یعنی ئەم هەموو مناسباتانە کە بیرمە کردەوە ڕۆژی سلێمانی هەیە مەسەلەن بۆ هەر یەکێکیان سرودێکەمەناوە دروستم کردوتەوە و لە چەناڵی تەلەگرامی خۆما بڵاوم کردوتەوە یعنی هەر کەسە فریە توانێت بچێ داونلۆدی کە و بەکاری بێنێ و هەروەها هەر لەگەڵ سرودەکانە بە فایل PDF نووسینێکم بڵاو کردوتەوە بۆ ئەوی ئەگەر بۆ نمونە هەنێ مەکتەبی حکومی هەیە مامۆستای شانۆیە و مۆسیقاش ئەڵێتەوە یا مامۆستای کوردیە و مۆسیقا ئەڵێتەوە بۆ ئەوی بۆ چۆنڵی سەر لێ شەوان ڕوونەیە لەو فایلە PDF هەیە ئاماژەم بۆ کردووە مەسەن لە هەر سرودێکات بۆ نەسانەی 42 کاتی گۆرانیە مەسەن سانەی ئەوە ئەبێ بوەستیت گۆرانی نەڵێ ئاوە ینی بۆ ئەوی ئەگەر کەسێ مۆسیقی هەر سرودانەیە کاگڕۆژ کە ئێمە لە مناڵیەوە بڵین پێڕاتین هەر هەمان ئەو سرودانەیە کە تۆ کارت لەسەر کردوونەوە بەڵێ بۆ نمونە خۆشمێ وڵاتەکە بۆ نمونە سرودی عێراقی مەسەلەن جەژنی کوردستانەی بەڵێ نەورۆز مەسەلەن بۆ پێشمەرگە بۆ شەهیدان ئەوانە یاری باشە با دەرفەت بێت پرسیارێکی وانەی موزیک بکەم منەوە خوێندنگەکانە لە بەرەوەی توێکێکی دیارە لە مامۆستا خەمخۆرانە وانی موزیک ئێستا پێشتر زۆر ڕەخنەی لێگیرا کە لە دەرسی کۆتاییایە و گرفت دروستەکە و زۆر بابەتی تر ئێستا چۆنە ڕەوشەکە ڕاستەکەی ئێستا ئەبێ ئەم شتە بە داخ و پەژارەوە بڵێم لە زیاتر لە مەکتەبە ئەهلەکانە
ئەو شتانە تۆزە گرنگی زیاتر پێ ئەیرێکە مەسەرەن لە دەرزەکانی سەرەتایە بە میوزیک بۆ نمونە ژوورێکی تایبەتی بۆ بکرێ ئالەت و بڵێن ئامێرە میوزیکەکان بەردەست بکرێت بۆ مناڵەکان بەڵام هێشتا لە ئەهلەکانی شاکە زیاتر گرنگی پێیرێ هێشتا لەوێشە بۆ نمونە منهەجەکە نییە لە سەری بڕۆی بۆ منە هەچی مامۆسای مۆسیقایە تەنیا بۆ نمونە کۆمەڵە گۆرانی ئەگە بتوانێت ئەسب بکاتەوە بۆ مناڵەکانیان شتێکیان بۆ بکات سەری چوزامدا و سۆی لەسەرکەن و یعنی زیاتر ئاوای لێ هاتووە لە کاتێکا کە تۆ یەک دنیا شتێ توانین لە دوانەی میوزیکا بیڵی من هەر بۆ ئەوە منهەجم دانا لە پۆلی یەکەوە تا نۆ هەڵبەتە ینی شتەکە تاگلانە لای خۆمەوە بوو ئەوە نەبوو مەسەلەن بڵێم لیژنە و هەبێت و ئەمانە ئەوەی لە تواناما بووە لە پۆلی یەکەوە تا پۆلی نۆ کتێبم داناوە هەمووی خۆم تایپم کردو و هەڵە چنین و ئەمانی بۆ کرا و پیاچوونەی بۆ کراوە لەلایەن چەند کەسێکی یاوڕێمەوە بۆ هەموو مەکتەبەکان بەڵام تێچوویەکی زۆری هەبوو بۆیە تا ئەسە ینی ئەویان جۆڵی ڕاکیراوە ئەگەر ئەویان مەسەم بچێتە بواری جێبەجێکردنەوە کە چاپ بکرێت لەسەر مەکتەبەکانەدا بەش بکرێت کاتە ئەو کێشە گەورەیە توان بڵێن بەشێکی زۆری هەلە بێت تۆ منهەجەکە هێڵی لەسەر ئەمە ڕووتاوە ڕاستە مناڵان با بڵێم مناڵانی نێو خوێندنگەکەی کە خۆتیایە مامۆستای تا چەند بەپیر ئەو کاری تۆ چۆن تا چەند بەلایەنەوە کارێکی جیاوازە تا چەند حەماسیە بۆ ئەوان بەڕاستی چکە زۆر کات تاوکۆنی ئێستا من زانی بێتم کەم لە خوێندنگەکان هەیە کە ئێمە سرودێکی نیشتیمانی بڵێنەوە موزیکێکمان تایبەت هەبێ لەگەڵیا هەڵبەتە لە ئەوانی بڵێن خوێندکارەکانی خۆم بەشێکی زۆر یانی پێیان خۆش بوو پێیان جوان بووە و من تەنیا لە سوۆشال میدیای خۆمەوە کە بڵاوم کردەوە بە خۆشحاڵی و ینی کۆمەڵە کەس کە هەر نیان ناسم مەسەلەن دەستخۆشیانە کردیان ئەم بینی کە داونلۆد یەکەن مەسەلەن هەر پێرێک کەسێک برادێکم داوای یەک دوو سرودی کرد بۆی دروستکەمەوەتی یەک دوانێک هەیە نەو کردووە بۆ ئەو دوانەش ناکەیت ماڵا دەستخۆشەوە زیاکاریەکە بۆ پرۆژەکە ئەو دوانەشم بۆ دروست کردەوەمانە ینی مای خۆشحاڵیە مەسەلەن لە شارەکانی تریشەوە هەنێک کەس هەبوو کە بینیوێتی و ئیسفادەیان نەکردووە بگومان موزیسیانان هەمیشە کاری جیاواز بە ئەنجامەگەێنن بۆ ئەوەی کە باشترین پێشکەشکەن جگە لەم پرۆژەیە لە ئێستای کاگرۆژ جگە لە با بڵێم مامۆستایەتی هیچ پرۆژێکی تری هوەری هەیە کاری لەسەر بکات هیچ موزیکێکی تایبەت هەیە کە لە ڕاستیە تازەترین پرۆژەم کارێکە بۆ شاری سلێمانی هەر ئاوازێکی بڵێن مناڵانە بۆ مناڵانە و ڕێکۆرد کراوە و وا بڕیانە کلیپیشی بۆ بکرێ لەو خوێندنگەی کە خۆمی لێ بڵێن لەوێ بڵاو ئەکرێتەوە ئەوە تازەترین پرۆژەیە کاتە لە دوای ئەمە پرۆژە بۆ هونەرمەندانی تر یاخۆت بۆ کارێک یاخۆت بۆ کەسایەکی تر بە ئەنجامەگەێنیت یاخۆت وڵا ڕاستەکەی سەرقاڵی مامۆستایەتەکە هەمووی بیرودیتێتە بڵێ ڕاستەکەی چەند پرۆژەیە هەیە بەڵامی تر چۆنڵی هەتا شتێک بە تەواوی ڕێنەکەی لەسەری ناتوانای بڵێ خەریکیەوە لە ئێستا سێ بۆ چوار پرۆژە هەن بەڵام جارێ نەگەشتینەتە ڕێکەوتن ئەگەرنا سێ چوار شتی تر هەیە ئاوا تقریبان هەرو کۆمە توان بڵێم هەم ئیسفادەیەک ئەگەێنێ بە ئەو کەسانی کە پێویستیان مەسەرەن بە ئەوانەیە ئیسفادەی ئەبێت و پرۆژەی جوانە وا هەستەکەم بە هیوای کاری باشتر و کاری جوانتر بۆ هیوایم ئەم پرۆژەیە بەردەوامی هەبێت و بەشێکی زۆر لە خوێندنگەکانی نێو نەک بڵم تەنها شاری سلێمانی بەڵکو گەورە بێت و شارەکانی تریش خوێندنگەکان توان سوودی لێوەربگرن سوپاس بۆ بەڕێز ڕۆژ ئازاد نووسیان کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ مابووی دووبارە بەخێر سپاس